سەبارەت بە بەرهەمهێنانی کورتە فیلمی هەورەبان دەرهێنەری فیلمەکە کاگۆران ئامادەیە لەگەڵمانە. گۆران سڵاو لەبێ، سپاس کە ئامادە بووی لەگەڵمان. ژانری فیلمەکە سایکۆلۆژی کۆمەڵایەتی سیاسیە. ناوەڕۆکی فیلمەکە تا چەند پەیوەندی بە ناوی فیلمەکەوە هەیە؟ هەورەبان تەواو ویستومە هەڵقوڵاوی ناو فیلمەکەم پیشان بە بەرەوەی هەورەبان لە کللتوری ئێمەیە بەشێک بووە لە ژیانی ئێمە هەم وەکو پێشمەرگە هەم وەکو خەڵکی ئاسایی. زۆر جار مەسەلەن پێشمەرگەکان لە هەورەبانەکانەوە ڕایان کردووە، زۆر جار هەورەبانەکانیان کردوتە شوێنێک بۆ خۆحەشاردان یان ژێرزەمینەکانیان کردوتە شوێنێک بۆ خۆحەشاردان، بەڵام تەواوی چیرۆکی فیلمەکە لوبی مەوزوعەکە بڵین لە کۆتاییە تێئەگەین. ئێستا من نامێ لێرە باسی بکەم بۆی فیلمەکە ئەو تەلیسمە پوچەڵ نەبێتەوە کە تەنیا باسیکە پیشانی نین. لەبەرەوە مەسەلەن کۆتایی فیلمەکە ئەزانین بۆچی فیلمەکە ناوی هەورەبانە، چکە کۆتایی بابەتەکەمان لە هەورەبانەکە. واتە تا بینەر نەیبینێ نازانێت بۆ ئەم فیلمە و ناوناوە هەورەبان. بەڵێ بێگومان وایە. کێ بەرهەمهێنەری ئەم فیلمەیە؟ خۆی بەرهەمی بەڕێبەراتی گشتی ڕۆشنبیری سلێمانیە، بەڕێز نەبەرد فواد وەکو پرۆدیوسەر ئەرکی کێشاوە و لەگەڵمان بووە. نەبەرد فواد هەم نووسەرە هەم پرۆدیوسەری ئیشەکەشە لەگەڵمانە. پێشتر باسێکی ئەو نووسەرەوە بۆ کردم. بەڵێ ئەکرێت بزانین ئەم نووسینەی کە نووسیوێتی واقعیە ئەم چیرۆکە یاخود خەیاڵیە؟ زۆر باشە. دکتۆر نەبەرد فواد یەکێکە لە گەنجە ڕۆشنبیر و بەتواناکانی کورد، ڕۆمان نووس و چیرۆکنووسێکی زۆر بەتوانایە. چەندین بەرهەمی بڵاو کراوە و بڵاو نەکراوەی هەیە و جێگای سەرنجی تەواوی دەرهێنەرە کوردەکانە بە تایبەت ئەوانەی کە لە ئێستای مەسەلەن خەریکی هەنگاونانی جددین لە ئیشەکانە. زۆر بەمان مەسەلەن داوامان کردووە کە چیرۆکەکانی بکەین بە فیلم لەبەرەوەی چیرۆکەکانی زۆر سەرنجڕاکێشن و توانیوێتی بە شێوازێکی جوان چیرۆکەکانی دابڕێژێت و لە میدیاکانی دەرەوەش بەڕاستی جێگای سەرنجی زۆر باشن. بە تایبەت مەسەل من ئاگەم لە یەک دوو دانە ئیشەیە کە بەم دوایانە یەکێکان هیمنەوە یەکێکشانی هاوڕێیەکترمانە بە ناوی کاک محەممەد کە هەردووکیان نەبەرد نووسیونی جێگای سەرنجی میدیاکانی دەرەوەشن و لە ئێستاوە چەند ئۆفەرێکمان بۆ هاتووە کە تەنها ئاگاداری چیرۆکەکانن لە فستیڤالەکانی دەرەوە کە ئەمەش جێگەی شانازیە بۆ نەبەرد بەڕاستی. من دەستخۆشی لەکەم هیوادارم لە پرۆژەی داهاتوە دووبارە بەیەکەوە کۆبینەوە. چیرۆکی فیلمەکە کە باسمان کردوتم واقعیە یاخود خەیاڵیە؟ بەڵێ چیرۆکەکە واقعیە و ئێمە ڕاستێکی ئەگەر لێت نەشارمەوە لە 2 ڕۆژ پێش تەسویر چیرۆکەکەمان یەک تۆز دەستکاری کرد لەبەرەوەی نەبەرد کاتژمێر 12:30 شەو بوو تەلەفۆنی بۆ کردم وتی زۆر خۆشحاڵم کە کێشەیەک ڕوویدا و ئەم 2 ڕۆژە تەسویرمان نەکردووە، من ئەمەیە فڵانەشتم بۆ بگۆڕی بەو شێوازە. وتم ئەبێ بیرکەمەوە بۆ هەستە بیرم کردەوە، وتم ئۆکەی ئەواکەم کە تۆ ئێڵەی لەبەرەوەی خزمەتی بە ئیشەکە کرد. ئەو گۆڕانکارە بچووکەش ژیانی پێشمەرگەیەکی ڕاستەقینەیە کە ئێستا لە ژیانایە مەلموسە و شتێکی تیا ڕوویا بوو ئێمە لە چیرۆکەکە نەبەردوتی ئەوام لێ کردووە تۆش هەوڵ بە لە سینەرەکە تا دەستکاری بکەی و من بە قسەم کردو بێگومان شتێکی باشتر دەرچلەوەی کە هەبوو. پێشتر چەند کارێکی تۆمان بینیوە یان چەند کارێکت کردووە، بۆچی ئەڵێ ئەمە یەکەم کارمە؟ ڕاستێکی ئەوانە هەموو ئیشی کرچ و کاڵ بوون بە نسبەت خۆمەوە. پێم وایە کە ئەوانە وەکو دەستپێک و ئەزمونێک وا بوون بۆ من هەوڵم ماوە ئەمە بکەم بە یەکەم بەرهەمی خۆم لەبەرەوەی کە ئەوەی کە ویستومە تایە دروستکەم هەوڵم داوا بیکەم هیوادارم توانی بێتم. ئێوەش دواتر ئیشەڵا کە بینەر بوون لە فیلمەکە کەی فیلمەکە نمایش بکرێت. فیلمەکە ئەچێتە ناو فستیڤالەکان و لەبەرەوەی شۆرت فیلمە حەزەکەم لە سلێمانی بەشداری پێ بکەم، ئەگەر دەرفەتە بێت لە دوهۆک بەشداری پێ بکەم و بیشینێرم بۆ فستیڤالە نێودەوڵەتیەکان ئەگەر بەختی ئەوە هەبێت. با باسێکی جا لە فیلمەکە باسێکی پەیمانگای هونەرە جوانەکان بکەین کە خۆت وانە بێژی لە پەیمانگای هونەرە جوانەکان. ئاستی پەیمانگای هونەرە جوانەکان و قوتابیەکان چۆن هەڵەسەنگێنی؟ سپاس بۆ ئەو پرسیارە. بەڵام من مامۆستای میلاکم لە پەیمانگای هونەرە جوانەکان، مامۆستای بەشی دەرهێنانم. بە خۆشحاڵیەوە ئەم 1-2 ساڵی کۆتایی گەڕوتینێکی زۆر زیاتر بژانەوەیەکی زۆر زیاتر لە ناو پەیمانگای هونەرە جوانەکانیە دیارە
و ئەنجامەکەشی پێما بێ لەم کۆتایانەیە بینیتان مەسەلەن ئەنجامدانی فستیڤاڵی گشتی پەیمانگەی هونەرە جوانەکان بوو هەوڵدان بوو بۆ ئەوی کە بتوانین بەڕێز شانازی برای محمد بینە سەرخەت کە بتوانێت ئەرکی نۆژەنکردنەوەی تەواوی پەیمانگا بگرێتە ئەستۆوە بە خۆشحاڵی ئەوەی کرد ئێمە سپاسیەکەین سپاسی هەموو ئەو هاوڕێ و هەموو ئەو کەسایەتیان ناکەین کە توانیویانە دەستمان بگرن بۆ ئەوی بتوانین ساڵێکی پڕ بەرهەممان هەبێ و سپاس بۆ هەموو ئەوان و سپاس بۆ ئیداری پەیمانگا و بەڕێز سەرۆک بەشی شانۆش بەڕێز مامۆستا سۆرانە کرەمبە کە لەگەڵ مامۆستا پشتیوانە زۆر ئەرککێشن زۆر هیلاکن لە ناو پەیمانگایە و من سپاسیانەکەم و من دەست لە ناو دەستی ئەوان بێجگە یان جگە لە شانۆ و میوزیک و شێوەکاری بەنیاز نین هیچ بەشێکی فیلم بیرتانیە کردوێتەوە بەشی فیلم لە ناو پەیمانگای هونەرە جوانەکانە بکەنەوە لە ڕاستیە چەند ساڵێک پێش ئێستا چەند هەوڵێک هەبوو بۆ ئەوەی کە بەشی تەکنیک بکەنەوە نەک فیلم بەشی تەکنیک بکەنەوە بەشێک کە تایبەتە بە تەکنیک و زائیدەن تایبەتە بەوانی کە ئەبن بە مامۆستای هونەر لە دەرەوەی ئەوە بۆی بتوان هەمووی بخوێن وەکو پەروەردەی بنەڕەتی وابێ بڵین وەکو پەروەردە وابێ بەڵام تا ئێستا هیچ هەوڵێک نییە و بۆ فیلمیش نا هیوادارم بتوانین لە کۆتاییە لە داهاتووە ببورن لە داهاتووە ئەوەی کە لە دەستمانیت بۆ بەرەو پێشچوونی ئەو پەیمانگەیە و هێشتنەوەی بە هەمیشەیی و بە زیندوێتی بتوانین بیکەین. گۆران سپاس کە ئامادە بووی لەگەڵمانە هیوای سەرکەوتنی بۆ خوازی بۆ خۆت و بۆ ستافەکە زۆر سپاس.